بڵاوبوونەوەی راپۆرتەکەی ڕابرد مولەر پرسیاری زیاتر لەسەر هەوڵەکانی ترامپ بۆ ڕێگریکردن لە دادپەروەری دێنێتە ئاراوە. کە سوکاری چەکدارانی داعش لە کەمپی پەنابەرانی هۆڵ ڕوبەڕووی قەیرانی مرۆیی دەبنەوە. جووە عێراقیەکان لە ئیسرائیل عێراقێکی بچووکیان بە ناوی بابیلۆن دروست کردووە. سڵاوم کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سلااو و ڕێزن گەرم ji dengê Amerîka li Washington piştî 22 mehên lêkolînê gel û Kongresê Amerîkî raporta lêkolerê taybet Robert Mueller sebaret mayê Rûsya di hilbijartinên Amerîka da li 2016 dît. Raportê belge nedîtine li ser karê bi dizîveyê kampêna serokatiya Donald Trump digel Rûsya. Raportê dîsan hukm neda ser که اگر سروکی کاری عدالت آلوس کریه یا نه. دموکراتان سنگی دانه سر هولین آلوس کرنا عدالتی و داخوازا لیکولینن فرهتر دکن. پشتی وشاندنا راپورتا مولر دوه لکوش کاسپی و لپیش کامیریان سروک دونالد ترامپ گشبین دیار بو. I'm having a good day too. It was called ڕۆژا من ژی خۆشە هەفکاریە بەدزێ و ئالۆزکردنە عەدالەتی نەبووە و قەت نابە. لێ راپۆرت وێنەیەکی جودا نیشاندەدە لەسەر پرسە ئالۆزکردنە عەدالەتێ. راپۆرت هورکاریان ئەشکرە دکە سەبارەت چەند هەوڵێن سەرۆکی داین هەتا کاریگەریە بکە سەر بڕێوەچۆنا لێکۆلینێ. ڕۆژنەمەوانی ئەسۆشیێتد پرس چات دەی دیبێژە لە دەمەکی سەرۆک ترامپ فەرماندایە پارێزەرێ کوش کاسپی دان مەکگان هەتا لێکۆلەرێ گشتی ڕۆبەرت مولەر ji kar derxe. Niha Mcgahn inkar dike lê rapor ji zarê wî dibêje ka çawa serokî bawer dikir renga lêkolîn bibe serdema dawiya serokatiya wî. Raport bi eşkereyî dibêje ku çendîn cara alîkarên kampêna Serok Trump ya serokatiyê li 2016 peywendî bi Rûsan kiriye lê gehiştiya wê encamê ku belgenînin li ser tawana hevkariya bi dizî ve ya kampêna wî digel Rûsya. هەرچابە مولەر حکم نەدایە کە ئەگەر سەرۆک ترامپ هەوڵا ئالۆزکردن و گیرۆکردنە عەدالەتێدایە. راپۆرت نەگەهایەوەی ئەنجامێک و سەرۆکی تاوانە کریە لێ دیسان نابێژە ئەگەر ئەو بێگونەها. لە داوی وەزیرێ دادێ ویلیام بار بڕیارێ دەدا کو بەلگەیەن ئالۆزکردنە عەدالەتێ نابن سەدەمێ وەرگرتنا پێنگاوێن دیێن قانونی لە دژی سەرۆکی. جبلێک و ئەف کریار ئالۆزکردن ببە ئەڤە بەڵگەیەک و سەدەمێن بێمەمەست بوون و سەرۆکی نیازی خراپ نەبوو بۆ ڕێگاگرتن لێ لێکۆلینێ. لە جەمخوا دموکرات گەلێکی تووڕە بوونە ji çîrokên dirêj sebaret ihtimala ئالۆزکردنە عەدالەتê wan demekî zû piştî weşandina beşên raportê soza lêkolînên firehtir da. Ev gef ji serokê Komîteya Dadweriyê ya Civata Nûneran di Kongresê da Gerald Nadler hat ragihandin. Lêkolerê taybet bi eşkereyî dibêje wî serok bêguneh nekiriye. Niha berpirsyariya Kongresê ye serokî ji kiryarên wî berpirsiyar bike. Divê rapor bêyî birîn bigehe Kongresê û tevaya belgeyên ku lêkolerê taybet Mueller eşkere kirbûn. لێکۆلەری قانونی دەیڤید براهام دەبێژە پرسên بێبەرسivên ئالۆزکردن و ڕێگرتنی لە عەدالەتê dê heta demekî dirêj sîbera xwe bi ser Kush Kaspi de bigirin li jêr serokatiya Donald Trump. Ez ne piştrastim got encam wê serkeftin bêjî serokre lê ev iddia berovacî rastî ne di derbarî destwerdana Rûsya û hewlên gelekî xortê ji aliyê kuşka spî ve ji bo zêdekirina alozîyan jî serok ve heta xwarê. Wesa diyare ev miştûmira li ser raporta Mueller dê nîqaşa qanûnî û siyasî sebaret reftarê serok Donald Trump dirêj bike heta demekî nediyar. Eva baweriya şirovekarê siyasetê Bill Sweeney. Eger ev ve bi roj û mehan dirêj bû dê bibêt babetêk tê cudakirinê dû welatê te ku ji xwe ew xirab dabeş bûye. Daxwaz ji wezîrê dadê William Barr tê kirin li meha bêtin şehadeyê li pêş Kongresê bide û demokrat dixwazin li demekî nêzik ew guhdariya lêkolerê taybet Robert Mueller jî bikin.
راپۆرتی نوێنەری تایبەت ڕۆبەرت مولەر لەسەر لێکۆڵینەوەکان لەباری شیانی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە بڵاوکرایەوە و تایدا ئاماژە بەوە دەکات سەرۆک دانەڵد ترامپ هەوڵی بە زۆرلادانی مولەری دابوو ئەمەش لە کاتێکدایە کە دیموکراتەکانی کۆنگرێس مشتومڕیان هەیە لەسەر خەملاندنەکانی وەزیری داد و داوا دەکەن مولەر لە بەردەم کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران گەواهی بدات بەڵام تیمی یاسایی ترامپ دەڵێن ئەنجامی لێکۆڵینەوەکە سەرکەوتنێکی تەواوە بۆ سەرۆک ترامپ و بۆ ئەم مەبەستە کورت کۆنێکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی دەکات. دکتۆر کرمانج سپاس بۆ بەشداریکردنت. سەرەتا وەکو لە راپۆرتەکەدا گوێمان لێبوو سەرۆک ترامپ دەڵێت خۆشحاڵە بەوەی راپۆرتەکە دەری خستووە نە پیلانی ژێربەژێر هەبووە و نە ڕێگری لە دادپەروەریش کراوە. تۆ دەڵێ چی پێت وایە ڕێگری نەکراوە لە دادپەروەری بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە راپۆرتەکە دەڵێت هەوڵی لابردنی مولەر دراوە چەند جارێکیش؟ هەردوو لای کراوە پێم وایە لەبارەی obstruction of justice کە ڕەهەندێکە تۆ گوشار دەخێ سەرخەڵکانێک کارگەرێک بکەن لە بەرژەوەندی تۆ بە دژی کەیسێکی دیلایەنێکی دیوی تر کە لە مودایەکی قانونی وەرگرتیە ئەو مرۆڤە گوشاری خستۆتە سەر دەوروبەری خۆی کە درۆ لەگەڵ میدیا بکەن درۆ لەگەڵ کۆنگرێس بکەن ئەوەی دان مەگان مەگاهن کە ئاماژەتان پێکرد ئەوە یەکە کە لەو بابەتانەی کە هێما بە obstruction of justice دەکاتن پاشان ئەوانە زانیتیان رووسیا دەستێکەلی دەستکاری هەڵبژاردننی کردووە لە ڕێگای ژمارەگەلێکی تویتر و فەیسبوک و ئەو جۆرەشتانە ئەگەر ئەوانە ڕەنگ و تیمەکەی ڕاستگۆبان وڵات پارێزتربان لەوەی کە نیشانی دەدەن ئەمریکایی تربان لەوەی کە نیشانی دەدەن بۆچی پەیوەندیان بە FBI نەکرد کە بڵێن ئێمە شتێکی وامان زانیە داوا دەکەین ئێوە لەو بارەیە بکۆڵنەوە نەیان کرد خۆیان لێ بێدەنگ کرد کە بە سوودیوان تەواو بوو پاشان ئەوەی ئەگەر ئیجازەم پێ بدەیت فەرموو ئەوەی کە مولەر دەڵێت مولەر کۆتایی بە لێکۆڵینەوەکەی خۆی نەهێنا مولەر ئەرکەکەی لەبەر ئەوەی کە درێژ دەبووە ئەگەر سەرۆکی سەفیرەت بکردبایە و پانهێشتی کردبایە و بیخستبایە بەر لێکۆڵینەوەی قانونی وەکو شەخصی ترامپ دەڵێ وەخت مەودایەکە زۆر درێژتر دەبووە لەبەر هەندێک کارەکەی کاری تەواوکردنی ئەو لێکۆڵینەوەی بە کۆنگرێس سپاردیە و پێشم وایە کۆنگرێس ئەو شتە دەکاتن. باشە ئێستا باشە دکتۆر کرمانجێستا وەکو ئاماژەم پێکرد پێشتریش دیموکراتەکانی کۆنگرێس ئێستا داوای ئەوە ئەکەن کە مولەر بچێتە بەردەم کۆنگرێس و گەواهی بدات جا پێت وایە ئەمە شتێکی تری لێ ئەکەوێتەوە ئەم گەواهیدانەی مولەر؟ پێم وایە شتێکی تری لێ دەکەوێتەوە خۆ تۆ تەماشای راپۆرتەکە بکە ئەوەی کە بڵاویان کردەوە دوێنێ لە چەند جێگە ڕەش کراوەتەوە بەڵێ باشە ئەگەر ئەوانە شتێکیان نەشاردۆتەوە بەڵام ئەڵێن ئەو شتانە پەیوەندی با بڵێن بە پاراستنی ئاسایشی ئەمریکاوە هەیە ئەو شتانە مەترسیە بۆ سەر ئاسایشی ئەمریکا بۆیە بڵاو نەکراونەتەوە خۆی ئاسایشی ئەمریکا ئەو مرۆڤە ئاسایشی ئەمریکا هێناوەتە بەژێر پرسیار لە نەتیجەی ئەو ڕەفتارەیە کردویتی ئەو جێگەیانەی کە پەیوەندیان بە جووریوە هەیە بەو لێژنەی چاوەدێری قانونی کە بڕیاری کەیسەکە دەدەن جودا لەوە ئەوانی دیکە دەبێت هەمووی وەکوو خۆی بخرێتە بەرچاوی میلەتی ئەمریکایە ئەم پێشم وایە کۆنگرێس ئەو شتە دەکاتن چونکە کۆنگرێس هاوتەریبی سەرای سپیە هاوتەریبی سەرۆک ترامپە نەک لە خوار ئەوە دەلایەکی دیکە ئەوەی کە بار قسەی کرد دوێنێ ئەمن سیمای ئەو مرۆڤە ئەو یەک لە پارێزەرەکانی جولیانی ئەمن سیمای ڕوودی جولیانیم لە سیمای ئەو مرۆڤەدی کە وەکو پارێزەرێکی ترامپ هات جارێکی دیکە لە بۆ شێواندنی راپۆرتی میلەر درۆی لەگە خەڵکی ئەمریکا کرد لە وەختێک ئەو مرۆڤە وەکو وەزیری دادی میلەتی ئەمریکایە دەبی چاوی
لەسەر هەر هەنگاوێک و هەر وشەیەکی کە دەیڵێتن هەر هەمووی لە بەرژەوەندی ئامریکا و میلەتی ئامریکایە تەواو بیتن مەخابن و دوێنێ وەکو پارێزەرێکی ترامپ قسەی دەکەن. بەڵێ باشە دکتۆر کرمانج دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم ئەم لێکۆڵینەوەیە زیاتر لە 2 ساڵی پێچوو وەجگەلەوەی کە زیاتر لە 2 ساڵی پێچوو با بڵێن پارەیەکی زۆریشی تیاسەر بوو بە هەزاران وتوێش کراوە بە هەزاران بەڵگەنامە هێنراوە ئایا تۆ پێت وایە ئەم لێکۆڵینەوە دوور و درێژە شتێکی وا ئەو تۆی دەرخست بۆ گەلی ئەمریکا؟ بەڵێ ئەوەی کە ئەو چارپەت لاپەڕەی کە بار جاری یەکەم نیشانیدا لەگەڵ ئەوەی ئەو زانیاریانەی کە دوێنێ کەوتنە بەردەستی خەڵکی ئەمریکایە جیاوازیەکی زۆر هەیە ئەوەی کە بار بە خەڵکی ئەمریکای گوت کە تەواو بۆ هیچ شتێک نەماوەتەوە پرێزیدنت ترامپ لە هەموو شتێک باشە ئەنجامەکەی چییە بێ ئەنجامی ئەمە چییە بێت؟ ئەنجامەکەی ئەم پێم وایە کۆنگرێس درێژە بە لێکۆڵینەوەکە دەداتن پێم وایە شتی زیاتریش دەکەوێتە بەردەستی خەڵکی ئەمریکایە و لە نەتیجەش لە ساڵی 2020 میلەتی ئەمریکایە بڕیار دەداتن داخوا ئەو زەلامە لە سەرایشتی بهێڵێتەوە یان بینێریتەوە ماڵی خۆی. بەڵێ دکتۆر کرمانج گوندی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس دەکەین. پشتی ژناوبرنا خلافەتا دەوڵەتا ئیسلامی داعش 1000 ملیتانژن و زارۆکن وان خۆدان دەستی هێزین سووریا دموکرات و پرانیاوان کەتن کامپێ هۆلێ یە پەنابەران 35 سەدێ ژمارە 7,000 پەنابەران زارۆکن بە ئەمرێ دەنگی ئەمریکا لەوەر ڕەوشا خراپیە مرۆڤانی لە کەمپێ وێنە دکا. پشتی تونەکردنا داعشê li Baghozê rûniştvanên kampa Holê li Bakurê Sûriyayê gihîştin 73,000 û piraniya wan malbatê çekdarên Daişê ne godema dawî ji Baghozê derketibû. Kampa Holê guhkarîna wê tenê 20,000 kes e niha 73,000 li wir bicih bûne. Ji 73,000 rûniştvanên kampa Holê 31,000 Sûrî ne û 30,000 Iraqî ne û 11,000 jî biyanî ne. 35 ji sedî ji 73,000 jî zarokin. Berpirsê kampan li desteya karûbarê civakî ya rêveberiya Xweser, Mahmûd Kerro dibêje got karîna wan têra pêdiviyê ev qas hejmar nake. Kerro dibêje civaka navneteweyî bi erkê xwe ranabe. نتني ونتني المتحدة المجتمع الدولي قشت بجبرق أو مسؤولية عامة مسؤولية نسر متنية يعني أف باغوصا خلاص بو أف ضريباوي يعني الضريبات كذلك مجتمعي دولي كشي نعم تاني مثلا زي دي قدرات اللي بريا خسر بأشواطه يعني إما ما قدراتي خو تجاوز كرن يعني زي ده جبولو يعني بانجا ما مجتمعي دولي كشي يعني إنه ورن بهوارن ما في ورن عالي ممكن يعني أمتني نما تيريت كيني خلق وضعي وان نباشه خلق دمرين خلق برچينه خلق نخوشنه پرانیا زاروکان li kampa Holê nexweşin û karînên tenduristiyê di nava kampê de têra dermankirinê nake. Zarok têne veguhestin nexweşxaneyên bajarê Cezîrê. Tenê li nexweşxaneya Hikmê ya Hesekê bêtirî di 100 zarok têne dermankirin. Piraniya zarokan jî ji kêmxwarinê nexweşin. Doktor Talhat Umer ji heyva sora a Kurdî dibêje got di heyama sê mehan derbasbûyî de 220 kes ji kêmbûna pêdiviyên dermankirinê mirine. Piraniya wan jî zarokin. أكثر شيء زاروك هنن سوء تغذية أعماري وأنا كيمي صالكين أكيد سببه وجود بكم قارن وعدم وجود باهتمام وزاروك حاجة في مرحلة ام شیوا زاروکا از کارم بیجم روزی یا 4 یا 5 زاروکی مانی هی ام وانک زاروکا تحولين حسكه مشفى حكمي بالذات لانه او سيرفي ساكنه بتنسيق مع الصحه العالميه جمعيه مرأة فرام ونسبه وفياتها جي جوان كسان وان زاروكي ايس وتغذيه اكثر Rêveberiya Bakur û Rojhilatê Sûriyayê bank li civaka navnetewî dike got alîkariya wan bike.
نەتەوەی یەکبوویژی جوواکە ناونەتەوی هشیار کرد گۆ لە کامپا هۆلێ کریزەکە مرۆڤاهی مەترسیانە هەیە و پێدیوی بە ئالیکاریە هەیە li gorî berpirsên rêveberiya Bakur û Sûriyayê dibêjin taniha sozên alîkariyê ji aliyê civaka navnetewî hatine dayîn lê di piratîkê de tigav nehatine avêtin. Zana Umer dengê Amerîka Kampa Holê. هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ پڕکردنەوەی ناوچە قەدەغەکراوەکانی نێوانیان چاوەڕوانی ڕێککەوتنێکی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقی دەکەن. ئەم خاڵە سەربازیانە پێشتر پێشمەرگەیان تێدا بووە، بەڵام ئێستا هیچ کام لە پێشمەرگە و سوپای عێراق بۆیان نییە هێزی تێببەن، بەو پێی دەکەونە سنووری نێوانیانەوە و پڕکردنەوەیان پێویستی بە ڕێککەوتنی سەربازی هەردوو لا هەیە. 5 خاڵ لەسەری ینی هینیان کردە حواریان کرد یا مباحثاتیان کرد یەکی ئەمەیە لەم یەکی ئەم خاڵان 5 خاڵەکە ئەوەیە ئەم فەراغە ئەم مەسافەکە کێ ئەتوانی مثلەن چۆن تەنسیق بکەم بێن پێشمەرگە و بێن هێزەکان عێراق یان دیارە چ شتێکی تەوفیق ینی خۆیان تەسریحیان نەدەیاندا کە وزارەتی پێشمەرگە یا تەفاسلەکە بەس دیارە اتفاقات هەیە لەسەر ئەمە. ناوچەیەکی بەرفراوانی نێوان پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان تا ئێستا هیچ هێزێکیان تێدا نییە. وەزارەتی بەرگری عێراق و پێشمەرگەش بۆ پڕکردنەوەی ئەو ناوچانە لە گفتوگۆدان و پێشتر سەردانی ئەو ناوچەیەیان کردووە. وەفدێک سەر بە وەزارەتی عێراق لەگەر وەفدێکی وەزارەتی پێشمەرگە هاتوودەتە ئەو ناوچانەی کە پێشمەرگەی لێیە و ئەو ناوچانەی سوپای عێراقی لێیە ئەو ناوچانە تەنابەت مەسح کرێ. پێشمەرگە و سوپا لە هەندێک ناوچە زیاتر لە 5 کیلۆمەتر نێوانیانە، لەو نێوەندەدا هیچ هێزێک بوونی نییە، لە کاتێکدا دەیان گوندی تێدایە. والله ئەی ئەمنیە ما عندنا هسه هناي ئەمنیە های المنطقة كلها هیچ ئەمانێک نییە لەم ناوچەیەدا ئەم شەقامەی دەبینن هیچ هێزێکی لێ نییە، نەخاڵی پشکنین و نە ئاسایش بوونی هەیە. بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپا لە ئەنجامی شەڕی نێوانیان لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دروست بوو، بەڵام ئێستا دەیانەوێت بە ڕێکەوتن بۆشاییەکە پڕ بکەنەوە. ڕەبیە سەربازیە چۆڵەکان و ئەو ناوچانەی کە دەکەونە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە و تاکو ئێستا هیچ هێزێکیان تێدا نییە. هاوشێوەی ئەم ڕەبیە سەربازیە گەڕانەوەی هێز بۆ ئەم ناوچەیە چاوەڕوانی ڕێکەوتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. لە ئەستانبولê pêşangeha kat vekirin ji bo nîşandina tabloyên dîroknasê Kurd İsmaîl bin Rezaz yê Cezîrî û karîgeriya wî li ser jiyana hevçerx. Cezîrî li sedeyê 15 jiya û karîgerî hebûwa beser karî mîkanîkî de. Pêşangeha binavê makîneyên Cezîrî yên bê hempa li İstanbulê hat vekirin. Pêşange ji xêzkirinên robot û makîneyan ya pirtûka zanyarê Kurd İsmaîl bin Rezaz El Cezîrî ya binavê Kitab-ül Hiyal hatiye amadekirin. Xêzkirinên makîneyan yên Cezîrî piştî xebata 15 salan ji hunerhêzan re hat bahev. Bi dehan îcat û amûrên robotîkên Cezîrî li Müzexaneya Unique Expo ya li İstanbulê têne nîşandan. Dîsa ev xêzkirinên Cezîrî ji bo teknolojiya roja îro pir giring têne dîtin. Di vê pêşangehê de nêzîkî 100 sîstem, robot, demjimêr, pîvankeş mirov dikare bibîne. Her wiha ev pêşangeh dîroka mekanîkê dide ber çavan. Danêrê pêşangehê Mehmet Ali Çalışkan ji bo dengê Amerîka behsa pêşangehê dike. Çalışkan dibêje ku mêvanên werin vê pêşangehê dê çîrokekî mezin guhdarî bikin. Sergimiz Cezeri'nin mekaniğini... Ev pêşangeha me pêşangeheke pir giring e got mîkanîka Cezîrî dêxe navenda xwe û dîroka mîkanîkê dide nîşandan. Dîsa Çalışkan diyar dike ku Cezîrî ji bo dîroka mekanîkê mucîd e ku hunermendek pir giring e û wiha axaftina xwe berdewam kir. Dema ku em li van makîneyan dinerin em dihaya Cezîrî dibînin. Ev diha li ser mîkanîka îro bandoreke pir giring kiriye û bandora Cezîrî li ser afirandin û çêkirina gelek makîneyan di roja me ya îro de heye. Zanyarê Kurd û li cîhanê ji navdar Cezîrî beriya 800 salan li Diyarbekir û Heskîfê di dema Artukiyan de 26 salan ser endeziyariya qesrê kiriye.
ji cizîrî tenê pirtûka binavê Kitabeül Hiyal maye. Di vê pirtûkê de derbara wî de hin agahiyên kêm ya jiyana wî hene. Her wiha di vê pirtûkê de agahiyên berfireh ên li ser makîneyên wî jî hene. Di vê berehma cizîrê de xêzkirinên pêncî makîneyan jî hene. Pêşangeh de heta 15 Hezîranê vekirî bimîne û kesên dixwazin dikarin herin serdana vê pêşangehê li Unique Expoya li Sariyerê bike. Min Botanî, Dengê Amerîka, İstanbul. ئێزیدەکانیش لە هەرێمی شەهبا ئەم جەژنی چوارشەمە سوورەیان وەکو دەزانین دوور لە مەزارگە پیرۆزەکانیان کە لە ئەفرینە ئەوان لە کەمپی پەنابەرانی شەهبادا جەژنەکەی خۆیان گەڕاوە. ڕاستە هێرۆ لەوێ ڕۆژە تایبەت دوعا و هیوی نوێژین ئێزدیên ئەفرینی ئەو بوو ڤەگەڕنە گوندێن خۆک و چەند گوندی دوان لە چای ئەفرینە لە چای کورداخی هەنە گەلک شوانکەتنە بندەستی هێزین کوونەها تورکیا پشتەوانی لەوان کە هێزیین هەلبەت ڕکابەریە سوورینە گەلاک مەزارگە هێنوانژی هاتنە وێرانکردن ئەو هیویتکەن جارەکە دیوان مەزارگەها نوژەن کەنەوە. بەڕاست هاتنا جەژنا چارشەما سوور ئانگ و سەرساڵا ئێزیدی پەنابەرên ئەفرینەیên ئێزیدی لە شەهبا جەژنا خۆپشاهیەکی پیرۆزکردن. Di şeva cejnê da mûm li ser gûran hatin vêxistin û nimêjin olî hatin xwendin, her wiha hêk bi rengên buharê hatin xemlandin. Diva roja girînga pîroz û bimbarek, roja çarşema sor, çarşema serê Nîsanê, sersala êzidiyan, sersala gelên Mezopotamî di bi hezarê salan, ew cejna pîroz yê gelê îzdahî di Mezopotamya de di Zagros heya Toros ev sersala Nîsanê ye em wê pîroz dikin. Di şahiya cejnê da gotin ang û qewl hatin xwendin. Her wiha hunermend derketin serdikê û keç û lawan bi cilûbergên xwe folklorî govend gerandin. Hejmareke penaberên êzidî bi bûneya sersalê hêviyên xweşbû vegera cihûwarên xwe parvekirin. Em sala çûnî mahasisiye de derketin hatin şehba e hemî muqeddesetê mecid pêmere hatin hilweşandin em hatin şehba e ticarî jî em adet û teqalîdê xwe tiştê xwe muqeddes em ji bîr nakin em cejna xwe li şehba e dibin şert û mercê çetin de em dîsa milletê xwe topî ser hev dikin. Hêviyên me giye vegerê me Efrînê ser oxê me li ser ciwarê me li zoretê me li şehîdlikê me ام لوان جی پیروز و مبارک دکن لی ام بهیوینا سالا خویا نو ام سر خاک عفرینه ام ازدین عفرینه هف دکون ببن و ام ججنا خود جاره کدن لعفرینه ام پیروز بکن و سپاس جو تباهی گل ازدیره جاره کدن ام ججنا و جینا خوازای تباهی گل کرد گل ازدی ام پیروز و مبارک ازدین عفرینه ایسال جی دور جو گند و مزرگهن خوین پیروز چارشما سر نیسان پیشوازی کرن به اصرار و باوریا با اولا خواه سرسال پیروز کردن. نوروز را شدنگ امریکا شهبا. و جهوین عراقی کل دمن جدا جدا گهشتنا اسرائیلی پشتی راگهاندنا دامزراندنا دولتا جهویان لحظاو نصدو چلو هشتی و پشتی او لسالن 1907 به اگجاری و درستی لور آکنجی بوین وان بریار دا داکمانتین خوین کبنین عراقی ده جهه کی دا بپاریزن. و هر ئەو جوولەکانە لەوێ ئێستا عێراقێکی بچووکیان بە ناوی بابیلۆن بۆ خۆیان دروست کردو و لەم راپۆرتەدا دەیبینین. پشتی اف مهرا بنویسان نابا جاردن وگرن عراقی لناسنامên wan hat xistin êdî ew hatin dersinûr kirin û bûn xwediyên welatekê nû bi navê dewleta İsraîlê. ew li destpêka salên heftiyan hatiye damezrandin. Ji aliyê Mordexay ew wezîr û endamê kinîştê bû. Her wesa ji aliyê Şîmon Hîlêl serokê kinîştê û hin damezrênerên dî bi armanca parastina belge û keltûra cihiyên Iraqî û her wesa cihiyên Babilê yên berî 2600 salan.
ئەو نەتەنێ موزەخانەیەش بۆ دیتنا بەلگەنامە و دانەیەن پەرتووکێن پیرۆز یەن تەوراتێک و مێژووە گەلک کەڤن هەیە لێ چالاکیên پڕەنگی لێ دەرێت تێن ئەنجامدان. gelek lêkolîn li vir tên nivîsandin, gelek pertûkên edebî. Pertûkxaneyek heye em pê serferazîn. Pertûkên kêmdîtî û yên gelek kevin hene. Cihuyên ji Iraqê hatine vî welatî di qunaxên cuda da gihişne welatê bi navê İsraîl. Qunaxa yekê 1905yan, qunaxa duê 1907yan. Ew li her cê vî welatî belav bûne. Lê ev xaniye Mûzexaneya Babilûn, senterê roşnbîriyê Yehûdiyên Iraqê wan hemûyan gihîne hev. مۆزەخانەت ساڵên هەفتەیان دە بۆ پاراستنا نرخ و کولتورا جیهوێن عێراقê hatiye avakirin dago dîrok û serpêhatiyên serdema koçberiyê heta hatina wan ya İsraîlê di salên pêncîyan û hefteyan de biparêze. Derbarê pirsa hatina şandeke Iraqî li vê dawiyê bû İsraîlê û seredana Mûzexaneya Babilûn ew dikene. Well, we see a lot of Iraqis here, obviously. Dizanî em gelek Iraqiyan li vê de dibînin. Hûn dibînin ev der Iraqeke biçûk e. Gelek Iraqiyên Misilman yên Kiristyan dematên dibêjin hûn ji Iraqê zêdetir xizmeta kultura Iraqê dikin. Lêdan bin Mûşiyê ku ji bajarê dîwaniyê û Bexda jiya bû û navê wî Xalit Musa bû li Iraqê çîrokek din heye. صعبة جدا بدوا ياخذون Pişta hatina basiyan ji bo cîheyan jiyan pir zehmet bû. Li ser kar li malan ev digirtin û dibirin. Di berfa zibistanê de bi rekekekê hemê mexwegihand Silêmanî. Paş em çûn Merîwan û dû re ji Tehran û ji wir hatin İsraîlê. Kî mûzexanê destek dike û piştevaniya madî jê ra terxan dike. Beşek ji bacêta me ji Wezareta Rewşenbîriyê û Perwerdê û Zanistê dê. Her wisa kesên xêrxwaz jî peran didin. û sponserî jî bû pêşengehan heye. Em pêşwaziyê li her kesekê dikîn ku beşdariyê di karê mûzexanê da bike, çi pere bin yan jî alav û belgename. Necîb Balayî dengê Amerîka, Mûzexaneya Babilûn li bajarê Tel Aviv. اهلو النظام تزاني أن بلا هري مازلنا دركتنا جهوين عراق لساين 1905 بون بهولا كده نافي كرين فرهود نهاج العراقي فرهود ناس كرين كو جهود تعبت لي بغداد نمان بله و داخل نکر لإسرائیل لهر شوێنێک نەگەر جووەکان هەموو با بڵێن میلەتێکی تر حەزەکە شوێنێکی هەبێ وەکو شوێنی باو باپیرانی بۆ خۆی بیپارێزێ. حتى برنامج بي يا كنت كونكشن روجا سيشنبه هر شاد وبختور بنو خدا حافظ. کاتێکی خۆش.